مەبەست لەم پرۆژەیە ئەوە بین پشکنین بۆ قوتابیان بکەین پێست ددان چاو بزانین کە کێشیان هەیە یاننا ئەگەر کێشەی بچووکیان هەبێت کە بتوانین بە ئاسانی چارەسەر بکەین لە ئەمبولانسەکانی ئێمە و ئەمبولانسی گەڕۆک چارەسەر دەکرێت ئەگەر کێشەی گەورەیان هەبێ ئێمە ڕەوانەی نەخۆشخانەی ئەهلی دەکەین نەخۆشخانەی وەستای ئەربیل ئەوانە لەوانەیە عملیاتی بۆ بکەن یانیش علاجی با بڵێن درێژتری بۆ بکەن ئەوە یەک بەس لەبەر پەتای بەڵاوبوونی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئێمە هەستاین هوشیارکردنی تەندروستی دەربارەی ڤایرۆسی کۆرۆناش دەکەین بۆ قوتابیان ماسکیان دەدەینێ پاکەتی ڤیتامینیان دەدەینێ و پۆلەکانیشیان تاقیم دەکەین بە مادەی هەڵم کە مادێکی نوێ تا ئێستا کەسی بەکاری نەهێناوە بۆ تاقیمکردنی شوێنە گشتیەکان. مەبەستەکە لە پرۆژێش ئەوەیە و پلانەکەمان ئەوە مەسەەن ئێمە هەفتای دوو قوتابخانە بکەین و بەردەوام دەبێتم بۆ هەموو ساڵی ئاکادمی